بەڵێ ڕۆژان دکتۆر غەلخۆی ماوەیەکی زۆرە تهدیدمان لەسرە لەبەرەوە دیفاع لە هاوڵاتیانەکەین، دیفاع لە مافەکانیانەکەین و بەداخەوە ئەمڕۆ لەلایەن پەلامار درام و کە لە بەردەم دەرگای خۆم، بەڵام تاکی دەبێ ئەوە بزانن هەموو لایەک و دۆست و دوژمنە بێ ئەوە بزانێت کە ئێمە بەردەوامین. ئەگەر سرم ناوەتە سەر مافی خەڵک طبیعیە بەلامەوە، چونکە ئێمە بەردەوام بووین و بەردەوامی شەبین، چ وەکو ئەندام پەرلەمان، چ وەکو هاوڕەکانم لە فراکسیۆن، چ وەکو هاوپەیمانی هیوەش، و هیچ کەسێک بیر لەوە نەکاتە ڕۆژە لە ڕۆژان غالب دەستبەرداری خەڵک بێت. ئێمە لەگەڵ خەڵکین، لە ناو خەڵکین و ئینشاءڵڵا پشتیوانیانە بین و مافەکانی خۆمان وەرەگرین بە مافی منەوە. ئەنجا داواکارم لەلایەنە ئەمنیەکان تکایان لێکم بە زووترین کات ئەو کەسانە دەستگیر بکەن، چونکە بەڕاستی ئەمە ئەبێتە هۆکاری ئەوەی کە دەست بن بۆ کەسی تر، و ئێمە داواکارین چ دادگا چ لایەنەکانی تر دادپەروەرانە مامەڵە لەگەڵم بابەتە بکەن و ئەم کەیسە وەکو کەیسەکانی گیراوەکانی تری بادینان ینی بەلاڕێیان نەبن. و لێرەوەش داواکارم کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بزان ئێمە بەردەوامین و ئەمە ئەگەر سەرمان لە بەوخۆ ئەگەر سەرم لە پێناوی داناوە دیفاع لە خەڵکاکەم. دکتۆر ڕووداوەکە چۆن ڕوویە؟ بەس ڕووداوەکە کاکستان بەس ڕووداوەکە ئێستا گەریدارەکانی بەڵاوەی کاکی دکتۆر ڕێوار خوا بەس شانێ وەسعی ئاوایە بەبێ قسەکە بەڵێ بنێرانی تۆڕی هەواڵی ژیان ئەمەی کە ئەیبینن دۆخی دکتۆر غالبە و وەکو خۆشی ئاماژەی بەوە کرد کە ئەوە بە هۆکارەزانەیە کە لە ماوەی ڕابردوودا سەرسەختانە دیفاعی لە یاخود داکۆژی